جا ئازیزان لە ڕێگەی قەڵاتزێ دوکانێکی زۆر جوو دوکان نییە وەکو خێمەیە هەڵیدایە ئەنواع گوڵە بە ڕۆژەی لێیە ڕەشی دەرێ جە نازام ئەوانە خۆشکراینەیان خاون سپی و تۆی گچکۆکە و پێچێ لە سوور کرابن ینی ئەوانە خۆشکراینە دیارە ئەوە فاسولیایە لۆبیایە ئەو لۆبیایە ئەی هاوەر هەیش ڕۆژنۆکە و کونجی خۆم با بچمەکەنی سەلام عەلەیکوم باشی کاکە ئەحواڵت کووە وەڵڵاهی جێی خۆشی شتەیە خوا بازار بدە ئینشاءڵڵا ئەم گوڵە بە ڕۆژە لە چێن دەرهینایە ئەها لێرە ئەو کەپرێت جوانت هەردایە ئەو بە ڕۆژانەدا ئەنواعمانەیە خۆماڵیمانەیە و خارجیشمان لە بەس بە زیاتر هەمان خۆماڵینە خۆماڵیەکان خۆشتر نینە خۆماڵەکان دەرەجێکشن ئەوزار زمانی ساڵکیانی ئەوزار ئەو بۆژانە خۆماڵی ئەو ساڵن ئێرەشن یعنی ئەو سارن گوڵە بە ڕۆژەکان ئەخە هیچ ناوچە چینە مەبەستە ئەوانە هەم ناوچی بتوێنن هەمووی ناوچەی بێتوێنین بەڵێ بزانم چەند زۆر گوڵە بە ڕۆژەمان هەیە گوڵە بۆژنەی خۆماڵی نانە بەستەمە ئەوە هەندێک ڕەش بوون هەندێک گچکە بوون نازانم ڕاستە خۆماڵی دو نوعمان لە خۆماڵی سپی و ڕەشمان هەیە لە نوعین تریشمان بەزەوانی تر زۆر زۆران خارجینە خارجینە باشە کامیان زیاتر خواستی لەسەرە خەڵک کام زیاتر دەبا بۆ ڕەوازیان زیاتر خۆماڵی چونکە پۆسی بۆ باشە خۆماڵیە خۆ بنانیشتی خۆماڵی هەبی بەرهەمی خۆماڵی بچی دەرە بینێ ئەڵا ڕاستە وڵای سەبەرەمی خۆڵی دیارە یەو ساڵی دینکی پارتی دانی بەس ئەو خارجیانە بمان دێ دیانی پار پێرار دیانی بەس ئەوەیە تاریخی سە گونیەکەی نووسراوە ئێو ساڵدانە هیچ ئەمانێکی نیگە یەو ساڵ بن باشە بزانم کامی خۆماڵی کامەی ئەوە مۆرە لە گەرم مۆرە بە ئەمش لە قسان گوڵە بە ڕۆژەش بخۆم بڕۆ فەرم باوت خۆماڵ ئەوانە چنە ئەوانە دەرجەی خۆماڵ یەو ساڵن ئێرەشن باشە مەسەل مەبەستمەوەی ئەو ڕەشانە خۆشترن یان ئەو سپیانە وەڵای بە پێی ڕەوازە پێی مشتری هەر یەکەمیان زیاتر خەڵک زیاتر ڕەشەکە چونکە ئەو ساڵ ڕەش لێرە بتوێن زۆری هەیە بەڵێ وەڵای ئەوانە چنە ئەوانەش نۆک خۆماڵیمانە لۆبیامان هەیە کونجیشمان لانە ئەوانە قەزوانە ئەوەیان ماشە ماش بەڵێ ئەمەش تازە پەیدا بووە ماش پێشتر هەبووە ڕەش بە ساڵیان کەسکە داچنەکە دێ هەمان ئەو عانەش هەنە بەس نوعی زیاترمان ئەوانە خۆماڵی ئێرەنە سوێت کران بەس برژاین دێ ینی سووریشکرانە بەس برژاین دێت بەڵێ بخۆشمان سوێمان بێت توێنیە بەڵێ ئێو ساڵی بخۆمان سوێمان کردو بەس برژاین دێ ئەمگانی بەخۆتان ئەوەتان هەیە ئارتان هەیە گوڵە بە ڕۆژی دەچێنن بۆ خۆمان زیاتر بەس دەکەم دەفرۆشی خوداخ لە چی خۆم گەردن مازاکە بەرنامەکی دیکەم کرد لە ڕانیا بەڵێ ئەو کاتیاتم چوومە لای یەکێکی ئەوها تۆیەکەیان دادەوەشان زۆر جوان بە سێشتان گوتی شکمان نەکردەوە و دامان نەتەکان یعنی هەر بە گوڵەکەیەوە بوو بە زیاتەوە چەند ڕۆژێکی بەسەردا ڕۆیە ئەدە سووریان کردیە و باشە بە سوێکراوە حازر بەس دەنێ بژاندیە زمانی ساڵێکیشانی تاک ساڵێکی ژێگرێ لێ بوو ماڵی مێ تامی شوێن بە شەرتە دینکی پارێن تدانی هەموش چەند نوعیش دەوێ هەمانە والله ئەو جەڕبی دەست خۆش بزانم سەعاتەنە تا چەند دێنە ئێرە وڵای لێرە بە خۆما ئەو کەپرە 24 ساعەتیە هەموو دەمە هەیە هەموو دەبێت بە خۆ 20 ساعت لێرە 24 ساعت لێرە باشە بە چەند کاتی و چەند وەختی دێ مەسەلە تا و هەموو گوڵە بە ڕۆژێمی بفرۆشی و خلاص بی و وڵای دا بەپێی فەسڵەکە بە ساڵ باڵە تۆزە کەزە بەهۆی نەتای معاشەوە تۆزە باڵە تاخیر بووە بەڵام ئەو فەسڵ هەر مانگ و دومانگی دێ باشان ئەوە نایبەنە دوکان و شتەکانیان هەر بۆ خۆمان ڕاستی هەر دوکانمانەکە پلیشمان هەیە بەس ئەوانە کە بسەرەکەنی دوکانەکەشمان لەسەرەوەی دوکانیشتان هەیە و لێرە خەڵک زۆر لادەدا بێ گوڵە بە ڕۆژەی بکڕی چکە فەسڵی ئەو فەسڵی ئەو ساڵ وەزی گوڵە بە ڕۆژە وەختەکەی هاوە ئاراخە زۆر لادە وڵا مەسەن لەو ڕێ ببینەوە هەم گوڵە بە ڕۆژە دانرا و خۆماڵیە و کوردیە کاکە پاک هەر خەڵکە گوڵ بۆژە بکرێت مشتەی تا ساڵکە دەمان نایکرێتەوە بۆیە ڕاوازی زۆر لەسەر خەڵ زۆر دەیبە ها زستانان مەقرێکی دەینی هەمووی سۆر دەکەی و دادەنیش لەگەر چایدا خۆی چەند خۆشە خۆشتە گەرما گەرمە وزات تەبیعەت هیوا عەز لە گوڵە بۆژە خارج بەس ئەوان گوڵی چاکن ئەوان هەم یەو ساڵ خۆماڵی هێرەنە تامیشان زۆر خۆش ئەرەوەڵ ئەشهەدو بەخاوی زۆر خۆش بوو بەخای خۆ سوێکراوی شە دەمێ یەک تانکێک نەچێت تامی خۆ دەمێنێت گرانترە مەسەلەن ئەوانەی سوورتان کردی لەوانەی سوورتان نەکردیە سوێکرا و خەڵ لە مێک سعرە
هادو يەک سعرە بەڵێ چونکە لەگەڵ شوێکردنە لە وەزندا تۆزە زیاد دەکا بۆ یەک سعرە دەستەکان خۆش بیتن ئەمە لە باشە خزمەتدام ئەدی سەعیدیان کۆ نرخیان وڵای ئەو ساڵ بەهۆی نەبووی کەمی گڵۆبەژی خۆماڵی و سعریان زۆر بەرز بوو لەگەڵ ئەوەشدا گڵۆبەژی خارجیش ئەوی سعی هە بەرز بوو مەسەلەن ئی خۆماڵی چلۆ بە چەندە مەسەن خۆماڵی چولۆی جوان هەیە بە 4 هەیە بە 4.5 هەیە وەسەڵیشمان هەیە بە 2.5 بە 3 ئەمە سعرمانێ ئەو ساڵ گڵۆبەژی خراپەکەی لە 2 دەست پێ دەکەم بۆش بەرەو 4.5 دەڕوە ئاخیر باشەکە چەندە ئاسا چوارشەکەی 4.5 دەوەستێ 4.5 کابراژ معاملەی دەکە ئەو نیوەژێ دەخوارێ هەمووش معاملەیان دەستە هەموو زایتە چیان لە خزمەت جوملەی تاکشمان هەیە ئەی دەستەکان خۆش بیتن کاکە خوا بازار بدا ئیشاءالله لە خزم بێ گەلە مەمنون زۆر سپاس هەر مشتێ بەنای گۆش هات خاتری دەگرین تاوا هەر مشتێک بەناوی مەهات لە ڕێ قەڵات زێوە نیە لە ڕێڕانیە ڕانیە بۆ سلێمانی هەولێر لەو ڕێ ئەوەی دووساینەکەی گورجیران بەناوی شەیمەبی داشکانی وەردەگرێت ئەمە لە خزمە ها دووساینەکەی گرجان هەر کەس بەنای گوان لە خزمەتدایە گەلێک مەمنون دەستەکان خۆش بیتن ئیشاءالله خوا بازار بدات